پاشەوەی ئەم شەو وەزارەتی ناوخۆ فەرمانێکی دەرکرد بۆ ئەوەی کە ڕێگای تووشۆ بۆ ماوەی 48 کاتژمێر جێبەجێ بکرێ بەسەر تەواو جوڵە نەمێنێ لە بۆ پیادەڕە و بۆ ئۆتۆمبیل. ئەمڕۆ ئێمە لە قایمقامەتی قەزای دەربەنیخان بە سەرپەرشتی قایمقام و سەرۆکی فەرمانگامنیەکان کۆبووینەوە بڕیارێکی تونوتۆڵمان دەرکردووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیە جوڵە لە ناو شاری دەربەنیخانە نەیاڵین بۆ ئەوەی سەلامەتی هاوڵاتیان زیاتر پارێزراو بێ و ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکەن. داواکاریمانەوەیە خەڵک پابند بێ بە ڕێنمایە تەندروستیەکانەوە 48 ساعاتە و تێی دەپەڕێنین. ئینشەڵڵا دیارە کە وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ فەرمانەیان دەرکردووە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە و لە خزمەتی گشتیار بێ.